زانیاری گرنگ لەسەر دابەشکردنی موچەی مانگی نۆ لە تیوارەوە بزانە. ئەمڕۆ تاسبەی پارەی تەواوکاری موچەی مانگی نۆ لە بەغداوە دەگات و دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێم ڕایگەیان چاوەڕوانن بە زووترین کات بڕە پارەیەکی دیکە بۆ موچە لە بەغداوە بگات و دابەشکردنی موچە دەست پێ بکات. سەرچاوەکە وتیشی بە گەشتنی پارەکە لە بەغداوە خشتەی موچە تا ڕۆژی سێشەمە بڵاو دەکرێتەوە و دەبێت تا کۆتای ئەم هەفتەیە دەست بە دابەشکردنی موچە بکرێت. وتیشی سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە موچەی سەرجەم موچەخۆران دابەش دەکەن و دەبێت پێش هەڵبژاردن موچەی مانگی نۆ دابەش بکرێت. سەرچاوەکە دەشڵێت بۆ موچە 305 میلیارد دینار کورتێنان هەیە، بەڵام پێدەچێت بەغدا 200 تا 250 میلیارد دینار ڕەوانە بکات و ئەوەی ماوەتەوە لە داهاتی ناوخۆی هەرێم خەرج دەکرێت. بەوتێ و سەرچاوەیە تا ئێستا وەزارەتی دارایی عێراق پارەی زیادەی هاوتاکردنی موچەی خەرج ناکات، بۆیە هەرێم بڕی 54 میلیارد دینار لە داهاتی خۆی دەخاتە سەر موچە. بەپێی زانیاریەکان بەغدا بەڵێنی داوە ئەمڕۆ تاسبەی پارەی تەواوکاری موچەی مانگی نۆ بنێرێت و لە هەرێمیش دەست بە دابەشکردنی موچە دەکرێت.